وەفدێکی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دوای داوایەکی تیمی کۆرۆنا لە پارێزگای هەڵەبجە گەیشتنە هەڵەبجە و لە بارەگای مەڵبەند لەگەڵ پزیشک و کارمەندان و چین و توێژە جیاوازەکان کۆبوونەوە. کاروباری نەخۆشخانەکە و ئەو نەخۆشە زۆرەی کە لە پارێزگاکە هەیە ئێمە بەش بە حاڵی خۆم ئەم پەیامەم گەیاندە بە ڕێزان هاوسەرۆکان و دەست بەجێ بەسەریان کرد کە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ باقی شوێنەکانی تر سەرجە پارێزگا و قەزا و ناحیەکان هەڵەسێ بە ئەرکی حامید حاجی غالی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی ڕایگەیان بەشێکی زۆر لە گرفتەکان نایەکسانیە لە دابەشکردنی داهاتەکاندا و بۆیە پشتیوانی لا مەرکەزیەت بووین ئەم گرفتانەی چارەسەر دەکرد. لەبەرەوە ئەوی بە یەکێتی نیشتیمانی کوردستان بکرێ بە ئێمە بکرێ وەکو خەڵکی منتیقی خۆتان دائیمە لە خزمەتتانەی و هیوایەتیشمانە ئاواتیشمانە ئەم حکومەتە بیتوانێت دەسەڵاتەکان دابەزێنێتە خوارەوە ئەو خێروبەرەی لە سنووری هەڵەبجە هەیە و ئەڕات و هیچ خێرێکی بۆ هەڵەبجە نییە ئەو خێرە بۆ محافەزەی هەڵەبجە و سنوورەکە بگەڕێتەوە بتانتوانێت خۆتان پێویستیان بۆ داواکاری مزاهرە نەبووە. دواتر دکتۆر میران محەممەد ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەیان یەکێتی لە هێزێکی سیاسیەوە و دوای هاتنی ڤایرۆسی کۆرۆنا بووەتە هێزی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسەکە بۆ ماوەی 3 مانگ پشتیوانی دارایی دەداتە پزیشک و کارمەندانی نەخۆشخانەی وەفا و بنکەیەکی دیکەی کۆرۆناش دەکاتەوە. ڕاشی گەیاند لە ئەدای حکوومەتی هەرێمی کوردستان ناڕازین. ئێمە پێش ئەوە دەمەوێت پێتان بڵێم کە یەکێتی نیشتیمانی لەوەتی پەتای کۆرۆنا هەیە ئێمە لە هێزێکی سیاسیەوە بووینەتە هێزێک بۆ بەرەنگاربوونەوەی نەخۆشی کۆرۆنا. دیارە ئێمە بۆ ئامان لێ هاتووە لەبەرەوەی ئێمە ئێستا خەڵکی خۆمان لەم نەخۆشیەیە و بە هیوای ئیشەڵڵا ئەم نەخۆشی کۆتایی پێ بە بەرۆکی خەڵکی خۆمان بەربدا بەڵام هەتا ئەم نەخۆشی هەبێ ئێمە لەگەڵ خەڵکی خۆمان دەبین و هەموو دام و دەستگاکانی حیزب لە کۆمیتەوە لە مەکتەبەکانەوە تەرخانمان کردو بۆ پشتیوانی خەڵک بۆ ئەوەی ئەم نەخۆشیە کۆتایی پێ بە دڵنیایەوە پێت دەڵم ئەمە ئیشی حکومەت و دام و دەستگاکانی حکومەتە کە بتوانێت لەم نەخۆشی کۆرۆنای مستەرزەمات بەڵام کە ئێمە بۆمان دەرکەوتووە کە لە ئێستادا حکومەت بێتوانایە بەرامبەر بە جێبەجێکردنی داواکاری موچەخۆران و داواکاری کەرتی تەندروستی وە کەرتی تەندروستیش بەعام لە عێراق کەرتێکی تەندروستی هەم سیستەمەکەی زۆر باش نەبووە و هەمە ئەو میزانی کە بۆی دانراوە بۆیە ئێمە وەکو یەکێتی هەل لە کۆنەوە لەگەڵ کەرتی تەندروستی هاوکاریمان کردو بەڵام لەم کۆرۆنایش ئێمە هاوکاری دەکەین. شلێر غەفور ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانیش ڕایگەیان جگە لە هەڵەبجە هاوکاریەکان بۆ سەی سادق و پێنجوێن و شارە زوریش دەبن و یەکێتی لە هەر شوێنێک حکوومەت نەیتوانی بێ هاوکاریان بکات ئێمە هاوکاریان دەبین. ئێمە ئەمڕۆ هاتینە هەڵەبجە لەسەر ڕاستپاردەی هاوسەرۆکانی یەکێتی نیشتیمانی کوردستان پاش ئەو بانگەوازەی کە لەلایەن خەڵکانی دڵسۆزی هەڵەبجە و دکتۆرە بەڕێزەکان و کارمەندانی تەندروستی کەوا وەزعی هەڵەبجە ڕۆژ بە ڕۆژ خراپترە بێت و بەپێی ئێمە پێویستیش توانامان نییە بۆیە ئێمە هەر وەکو ئەرکی هەمیشەیی یەکێتی نیشتیمانی پێمان باش بوو مەسەل ئێمە ئەو ئەرکە بەپێی توانا بگرینە ئەستۆ هەر ئەمڕۆ کە هاتینە ئێرە کۆمەڵێ کاری باشمان کردووی وادارین هەر بەردەوامیش بوون لەوانەکەوا ئێمە توانیمان بۆ ماوەی 3 مانگ کە بتوانین هاوکاری مادی بۆ پزیشکان و کارمەندانی تەندروستی دابین بکەین لەگەڵ ئەوەشە کە بتوانین سنتەرێکی تری کۆرۆنا بکەی نەخۆشخانەی کۆرۆنتان بکەینەوە لەبەرەوە چونکە لێرە ڕۆژ بە ڕۆژ وەزعەکان بەرەو خراپتر ئەبێت. تەندروستی هەڵەبجەش هەوڵەکانی هاوسەرۆکانی یەکێتی نیشتیمانی کوردستانیان لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسەکەەوە بەرز نرخاند و ڕایانگەیان یەکێتی هاوکارێکی گەورەی کەرتی تەندروستی بووە. وەکو بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە کە ئەبینم لە ڕێگەی مەکتەبی سیاسی و سەرکردایەتیەوە پشتیوانی و پشتگیری کەرتی تەندروستیە کرێ من خۆم زۆر خۆشحاڵ زانم پێتان ڕاگەێنم کە نەخۆشخانەی دووەم یاخود شوێنی دووەم بۆ جێگیرکردنی داخڵکردنی ئەو نەخۆشانەی کۆرۆنا دائەنین کە ئەمە بۆ خۆی لە ئێستادا پێویستێکی هەنووکەیە و پێویستەکە زوو بەزووتە دەخولکەین. لە ماوەی ڕابردوودا و تەنها دەستگای مرۆیی مام 5 هەڵمەتی یاوکاری تەندروستی لە هێنانی کەرەستە و ئامێری تەندروستی بۆ پارێزگای هەڵەبجە بە ئەنجام گەیاندووە. ئەمڕۆ ژارێکی دیکە یەکێتی پشتیوانی بۆ هەڵەبجە دووپات کردەوە و ڕایانگەیان هەمیشە هاوکار و پشتیوانی کەرتی تەندروستی دەبین. فەرحان حەمەخان، گەلی کوردستان، هەڵەبجە.